سڵاوتان لەبێتۆم کاتتان باش بینەرانی کورد نیوز مژدە بەکرم لا شەقامەوە لەگەڵتانم بۆ ئەمجارە دەپرسم کە ئایا دواکەوتنی موچە و نەمانی پارا لە بانکەکاندا چ کاریگەرێکی لەسەر تۆی هاوڵاتی هەیە چ کاریگەرێکی لەسەر بازار هەیە لە شەقامەوە لەگەڵتان و هاوڵاتیان ئەدوێنم. دواکەوتنی موچە و کاریگەریەکانی لەسەر خەڵک لەسەر لایانی دەرونی خەڵک تۆ چۆن بینی؟ ئەم پرسە ئەم بابەتە بابەتی شەقامە بابەتی خەڵکە هەڵبەتە موچەوەکو ئەم کڵۆ شەکرە شیرینە ئەگە زۆر عاشقی بین تووشی شەکرەمان دەکا باشە شەکرەی دەرونی بەڵام دواکەوتنی موچەش وەکو ئەم چاخەستە تاڵەی من وایە من کادرێکێکی نیشتیمانی کوردستانم بەڵام کادرێکی ڕەخنەگرم یەکێتی و پەیڕۆ پرۆگرامەکەی و منیش وەکو هاوڵاتیەک وەکو شاعیرێک قەت لەگەڵ دواکەوتنی حەق و حقوقی هیچ مۆزەفی هیچ وەزارەتەکانیم و هیچ بەرپرسێکی خاوەن ویژدان و هیچ کەسێکی ویژدان زیندوش لەگەڵ دواکەوتنی موچەیان نییە نەهێڵین نە حکوومەتەکەمان غەدر و پێشێلی مافی موچەی مۆزەفکە و نەشێڵین کە کێشە ناوخۆیەکانمان کەم کوڕێ ناوخۆیەکانمان وا بکە کە ناحەزانمان بەسەردا زاڵ بێت بۆیە دەبێت لەو نێوەندەدا هاوسەنگیەک بپارێزین نە شیش سووتێ نە کەباب نە کڵۆشەکرە بە تەنها بیخۆیت و چاکە و بیرچێ بکە بەسەریا و سار نەبێتەوە و بژێ حکوومەتێکی خاوەن هەستی بەرپرسیارەتی و لۆمەی هەموو کەسێکەکەم کە لە ڕۆتین و گەندەڵا غەرقە بێ لۆمەی هەر کەسێکەکەم کە لە غروری منسەب و پارەی زۆر و جانتای پڕ لە پارەیە میلەتی بیرەچێتەوە و دەستخۆشی لە هەموو بەرپرسێکیشەکەم کە لە لووتکەی دەسەڵاتە ویژدانی زیینوە و میلەتی بیرما و مۆزەفی بیرما و ئێوەش هەر بمێن و سەرکەوتوو بن وەکو میدیاکارێکی کورد و کەناڵی کورد نیوز. ئەوەی کە گوێتان لێ بۆ ڕای هاوڵاتیان بوو لەسەر دواکەوتنی موچە هەتاوەکو جارێک کە باتەوەرێکی تازەوە پێتان شادەمەوە ڕێز و سڵاوی من قوبڵ بفەرمونون خواتان لەدڵ.